لە بەڕێستە پرسم ئەو وەرزی چوونە دەرەوە و گەشت و گوزار دەستی پێ کردووە بنمونە بەڕێزێت سوپاس بۆخوا لەوانەیە ئۆتۆمبیلێکی خۆتە هەبێت یا وەزعی باش بێت ئەبینی دراسێکە ئۆتۆمبیلی نییە یا خزمەکەت یا کەسەکەت یا مام یا برازایەکە یا کوڕێکت یا خوشکێکت ئێمە چۆن بتوانین لە خۆشیەکانە هاوکاری یەکتری بین بنمونە تۆ بڵێ با ماڵۆ مناڵی فڵان کەس دراوسیەکەم کەسەکەم با لەگەڵما بێ بۆ سەیران و بە ئۆتۆمبیلی خۆت بیان گەینیتە شوێنێک ئەوانی جۆکم منداڵەکان دۆ جەوەرگرن ئەمە چۆن بتوانین لە کاتی ناخۆشیەکانە خۆشیەکانمان لەگەڵ خەڵکی ترا باش بکەین پێشەکی من دەستخۆشیتان لێ ئەەکەم کە لە ناو بازار ناو شار بۆ ئەوەی ڕەئی دڵی جەماوەت وەرگن من دەستخۆشی ئەو کەسانەکەم کە لە ناو بازار ڕەئی دڵی جەماوەرگە دەرگای دڵیانەکەنەوە و قسەخانە خۆیان نەخەنە ڕوو ئەمجا کە پێشەکی اینجا زانایەک هەیە ئەڵێ دەستێک لە کاتی کەوتنا ڕاستی بکاتەوە باشترە لە 100 دەست لە کاتی سەرکەوتنا پیرۆزبایی لێ بکە خۆشمان ئەزانین ئەوە چەند ساڵێکە کوردستان لەژێر قەیرانێکی نەبوونیایە بە تایبەتی 2016 هەر زۆر قەیران بوو ئیسا وەزعەکە ئاوایە جا لەم وەرزی بەهارە داوام لەو کەسانە هەیە کەوا ئەچنە دەرەوە و توانیان هەیە و سیارەیان هەیە و وەزعیان باشترە با بچاویان لە خزمێکی دەستکورتیان و بیا دراوسەیەکی دەستکورتیان و بیان دۆسیە برادێکیان و هەبێ لەم ئیمساڵ هاریکاریشی بکەن لە جیاتی ئەوەی مەسا شەرتیش دێ لە 100 هاریکاری بکەن با لە 100 مەسەلا 50 هاریکاری بکەن لە 150 یارمەتی بدەن بتوان یارمەتی بدەن پێغەمبەری سەلامی بخوای لەسەر بێ ئەفەرمێ لا تحقیرن من المعروف شيئا ولو أن طلق أخاه بوجه طليق ئەگەر هیچتان توانانم هەر بە ڕوویەکی خۆشش بێت هەر دڵی ئینسانێک خۆشکەن هەر سەرکەوتووە بن خۆشەویستن بەڵێ دڵنیا بە هەر وەزعەکەی جوانە بخوای گەورە ئەفەرمێ فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا احتمالە ساڵێکی کە ئەم وەختە هەموو کەسێ وەزعی باش بۆ وەزعەکەی باشتر بێ و ئینشەڵا بەهارێکی کە زۆر کەس احتیاجی کەسێکی کە نەبێت زۆر گرنگە خۆشیەکانمان لەگەڵ خەڵکا بەشکەین بەڵێ ضروریە هەر هەواجاک ئیشارەتم پێداوتم دەچێت لە کاتی کەوتنا ڕاست بکاتەوە جا ئێمە پێویستە لەم ڕۆژە ئێمە کە خۆشیەک کەسێکمان خۆشیەکمان هەبوو ماچامان لەوانەوە بێ کە وەزعەکەیان تۆزێ ناخۆشە و بێوەزە با تۆزێ لەو خۆشە خۆمانیان بینێ بۆ ئەوەی تەوازن بووە سێدڵی ئەوانش خۆش بکەین تا چەند هەستەکەی ئارام ئەبێتەوە کە کاتێ هاوکاری کەسێکەکات کە کاتێک هەوڵەدا دڵی کەسێک خۆشکامە لە ڕووی دەرونیەوە تا چەند کاریگەری لەسەر دەروون و ڕۆحی کەسەکە ئەبێت بەڵێ ئەو کەسەی کە با وەزعی ناخۆشە دەستی کورتە نەخۆشیە کێشەیەکی هەیە مشکلەیەکی هەیە ئەگەر کەسێکی کە لای لێ بکاتەوە هەر زۆر دەری مرتاحە بێ زۆر بەلایەوە خۆشە زۆر وەزعی خۆشە زۆر یعنی پێی مرتاحە جارێکیان ئەمە پەندێکە نەفەرێکی ڕای بۆ وتی چوین بۆ حەج لەوێ زەلامێکمان لەگەڵا بوون نەخۆش کەوت وتی نەخۆش کەوت بردمان بۆ خەسەخانە و لە ئوتێلەکە ماینەوە ماوەیەکی زۆر هەتا باش بوو یەک دوو زەلام هاریکاریان کردین لێرەوە هەردوو ئای خێران بووە کردن ئەمەیان بلاوە خۆشجا ئەو کەسی هاریکاری یەکتی بکە زۆر دەرونیان ئەمەی کەەوە هاریکارەکە یەکێ زۆر بەلایەوە خۆشە زۆر ئەوش دڵنیا بە مرتاحە بێ پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ الدال على خێری کە فاعیلیه هەرچی ببێ بەهۆی دەلیلی خێرێک بەخەو ئەوە خێری ئەگا کە ئیشەکەی کردووە تەوەکەل بەخوای گەورە جا ئەوەی کەوا بتوانین ئیمڕۆ ڕۆژی هەموو ڕۆژە ئینسان لە تەنگانە نابێ جا ئەوەی کەوا لە تەنگان شۆر قوتابی ماوەی 4-5 مانگە ماندووە هیلاکە دوایی بەسەر بەرزیەتەوە گرانەکەش وەزعەکەش ئاوایە با بتوانین دوای ئەوە ئیمڕۆ وا بژین بەیانی فکری ئیمڕۆمان کردەوە نەڵێن خۆزگا دوێنێ ئاوانە ژاینایە ئاوا بژاینایە ئەمجا ئینسانی لە دنیا وا بژی لە کێری قەبرەکەی بنووسێ پەشیمان نیم لەو ژیانی بردومانەتە سەر دەستخۆشیتان لێکم سوپاسانەکەم بێەوەی بیان سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان ئەمڕۆ لە نێو بەزاری شاری سلێمانی لەگەڵ هاوکاری کامێرەمانم یاوز جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی چۆن بتوانین خۆشیەکانمان لەگەڵ یەکتریدا بەش بکەین چۆن بتوانین کاتێک ئێمە دەسەڵاتێکمان هەیە لەو سەرەت و ماڵێکی خوای گەورە پێی بەخشیوین خۆشەکانمان لەگەڵ خەڵکیدا بەش بکەین بنمونە لە ئێستادا وەرزی سەیران و چوونە دەرەوە وا دەستی ئەکات کە وەرزی بەهار و خۆشیە و وەرزی گەشت و گوزارە خەڵکانێک هەن ئۆتۆمبیلیان نییە بچنە دەرەوە بۆ سەیران خەڵکانێکمان هەن دەستی کووردە توانای ئەوەی نییە کە کیلوێ تا 2 کیلۆ گۆشت بکڕێت بۆ ماڵ و منداڵەکانی ئەی ژۆک و خەڵکێکی ئاسایی بچێت لە دەرەوە جەوی خۆی وەربگرێت ئێمە چۆن بتوانین بەپێی ئەو توانە و دەسەڵاتی کە خوا پێی بەخشیوین ئەگەر ئۆتۆمبیلێکمان هەبێت یاخود دەسەڵاتمان هەبێت چۆن بتوانین
چواردەورەکەمان ئایا خزم و کەسوکار بە یاخود دراوسەکانمان بێت هەوڵ بدەین بیان بینە دەرەوە لەگەڵ خۆماندا ئۆتۆمبیلەکەی خۆمان بخێنە خزمەتیان یاخود بڵێنەوە بە ئۆتۆمبیلەکەمان ئەم هەفتەی لای ئێوە بێت بۆ ڕۆژێک بچن سەیرانی خۆتان پێ بکەن و وەرنەوە بۆی منداڵەکانیان بۆی خێزانەکانیان ئەوانش هەز نەکەن بەکەمی هەستکەن وەکو خەڵکێکی ئاسایی چێژ لە وەرزی بەهار و چوونە دەرۆ گەشت و گوزار وەردەگرن بەداخەوە زۆر کەسمان هەیە کەسوکارەکەی چواردەورەکەی دراوسەکەی نەبووە سیارەی پێ نییە دەستی کورتە توانای ئەوەنێکی کیلۆ گۆشت بخرێت بەڵام خۆی هەموو هەفتەیەک دەچێتە دەرەوە بۆ سەیران و گەشت و گوزار و بەبێ ئەوەی ئاور لە چواردەورەکەی باتەوە بەبێ ئەوەی جارێک لە جاران دڵی ڕابچڵەکێ بڵێ قەیچەکە بە ئەم هەفتەیە خۆ من خۆی گەورە ئۆتۆمبیلێکی پێبەخشیوم با لەگەڵ خۆمە ئەم دراوسێم یاخود ئەم خزمە نزیکەم یاخود ئەم کەسوکارم بەرمە دەرەوە لەگەڵ خۆمە ئەوانەی وەکو کەسێکی ئاسایی گەشت و گوزاری خۆیان بکەن و جەولە وەرزی بەهار وەربگرن ئێمە لەم بەرنامەیەدا دەمانێت جەخت لەسەرەوە بکەینەوە چۆن بتوانین لە کاتی نەبووریدا هاوکاری خەڵک بین ئەوەی کە خوا پێبەخشیوین لەو نیعمەتەی کە خوا بەخشێتی بێمە ئێمە شەوڵ بین دڵی خەڵکی پێخۆش بکەین تاکو هەردوو لامان چ ئەوەی کە نیەتی چ ئەوەی کە ئێمە هەمانە هەست بە ئارامی خۆشی بکەین لە ڕووی ڕۆحیەوە ئێمە لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بابزانین هاوڵاتیان ڕاو بۆ چوونان چێت لەگەڵ ئەوەی کە چۆن هەوڵ ئەدەن خۆشیەکانیان لەگەڵ خەڵکی ترا بەش بکەن لەگەڵمانە بن بۆ گفتەوەگردن لەسەر ئەم بابەتە و گواستنەوەی پیامەکانی هاوڵاتیان فەرموا پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین دەستێک لە کاتی کەوتنا ڕاستی بکاتەوە باشترە لە 100 لە کاتی سەرکەوتنا پیرۆزبایی لێ بکە سەرەتا بۆی خۆشەکانی خۆ بەشکەیەبێ وەکو برایانە سریەوانی تر بکەیت دانێ لە هەفتەیەکا 4-5 جار لەگەڵ هاوڕەکان تا لەگەڵ ماڵەوەی بچیتە دەرەوە چیت یەچێ ینی تۆ هیچی تێ ناچێت ینی ئەو ڕۆژە ئەو سویچە بێ بۆ خزمە بڵێ تۆ لەگەڵ ماڵ و مناڵەکە تا بچیتە دەرەوە زۆر ئاسەیە هەم خۆشێک کە خۆشێک لەگەڵ بەشکرد دڵنیا بە ئەگە توش ناخۆشی بێ و ناخۆشێک لەگەڵ بەشەکەس کە من خۆشەکەم لەگەڵ بەشکردی دڵنیا بە تۆش ئەوە لەبیرە کە من خۆشم لەگەڵ بەشکردی لا شتێکە بیا لە خۆش ناخۆش تۆ لەگەڵ مابیس پیاغەمبەری خۆ عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی ئیمانی نییە ئەو کەسەی ئەوەی بۆ خۆی خۆش بوو براکەی پێی خۆش نەبێت والله ئەو هەستا یعنی هەر کەس ئەکەوێتە سەر ویجدان و ضەمیر ئەو کەسێکە ویجدان و ضەمیری هەبێ نەک بەرامبەر بە کەسی خۆی بەرامبەر بە خەڵکی بێگانەشەی بێ ئێستا بۆ نمونە من ئەگە سیارەم هەبێ یعنی چی تێچێ بۆ من خۆم چم بۆ سەیران با دراوسێکەشم بەرم لەگەڵ خۆمە با برایەکم مەسەڵ ماڵ و مناڵی هەیە کە سیارەی نییە بیبەم لەگەڵ خۆمە هەم جەوەکە بۆ عیلەکەی منیش خۆشە بێ هەم بۆ ئەوانیش خۆشە بێ هەم ئەوان دڵخۆشە بن بەوەی کە ئەوان سیارەیان نیە و من هەمە من هاوکاری ئەوانە بم لەو حاڵەتانەیە مەسەلەن خوا نەخواتە نەخۆشی ئەکە شتێکە تەنها مەسەلەن بەس بۆ بەهارە و ئەمانە هاوکاریەکان بابەت لە بەهارە هەنەبن لە کاتێک مناڵێک شەو من خۆم مناڵم جارێوە بە نەخۆش بۆ سەعاتێکی شەو بە نەبوونا کابرا ئۆتۆمبیلی نێت تۆ بە هاوکاری بێ قەیچەکە لە خەوەستە بچۆ لەگەڵی هاوکاریکردن لە هەموو حاڵەتێکە بۆ هەموو ئینسانەکان باشە ئەگەر بیکەن هەیە دەسەڵات شێ و نایکە ئەو هاوکاریکردنە تا چەند پێت وایە کە تۆ چاکەیەک لەگە منە ئەکەیت تا چەند هەست بەوەکەی کە تۆ لە ڕووی ڕۆحیەوە ئارامە بیتەوە خۆشحاڵە بیت لە ڕووی ڕۆحیەوە هەر چاکەیە بکەی لە ڕووی ڕۆحیەوە تۆ ئارامی ویژدانە مرتاحە بەڵام ئەگەر بێت و چاکەی بە مەقابل نەکەی خوا بێ چاکەیە یعنی کە شتێک هاتوو لەبەر خوا کردە هەم خۆت مرتاحی هەم بەرامبەرەکەش مرتاحە و هەم ئەگە خەڵکێکی مەسەلەن بێضەمیریش سێ چوار جار چاوی بۆ شتە چاکانە بکەوێ یێتە سەرەوە قەناعەتە احتیمالە ئەوی چاک بێت طبعا خۆشی بەشکردنی و ڕۆخۆشی خەڵک ئەگەر باسی خەڵکی خۆشی کوایان بۆ بەشی خۆی هەر هەیە طبعا لا هەندێک کەس نەماوە ئیستا بەنمونە بەڕێزێت خوا سەرۆت و ماڵێکی تا ڕادەیەک پێبەخشیویت ڕەنگە زۆر دۆڵەمەنی بەڵام ئۆتۆمبیلێکی خۆتە هەیە شەو منداڵی دراوسەکەت پەلەپەل خەریکە گیان لە دەستزیات چی تێژە تۆ ئەگەر لە خەو هەستی و هەستی ئەم نەڵەبەری بۆ خەستەخانە کە دراوسەکە و سارێ پێ نییە وانە طبعا خواوەیەت ئەبی هەموو کەساگای لە فەقیر بێ دراوسێ بێ ئەوانە هەر هەبووە لە کوردار هەبووە و ئێستاش لە خوار بە زیابێ ئەوانە هەر ماوە بەڵام ئیترۆکو ئامەڵێ منەوەی من ئەڵێم خۆشی کەم ماوە سامە خۆم چەند جار ئەو شتەوە پستانە لە منەکەی خۆم بەسەر ماتۆ دەرودراوسێ کردوشمە
بۆ نمونە جەنابەت ئۆتۆمبیلێکە پێ خوا پێی بەخشیویت چیتە چاگە دراوسەکە و سیارەی پێ نییە ئەو وەرزی گەشت و گوزار و چوونە دەرەوە دەستی پێ کردووە قەیچێکە هەفتەیە لە هەفتەکان بڵێ ئادی وەرن دراوسێکم لەگەڵ منە باچین بۆ سەیران با مناڵەکانی تۆ ژۆکم منداڵەکانی من گوێ وەرگرن با دڵیان لە خوان دانەمێنەوە هەست بە کەمی نەکەن وانە وڵای خۆوە ئیشێکی حەوت زۆر هەم خوا پێ خۆشە هەم ڕۆڤایەتی شتێکی چاکەوە بەڵام ئیترەوە کەم کەس ئەمڕۆواکە بەخوای خۆ ئەگەر یەکێک بتوانێت دیکە ئەوە خوا پێداوە ئەو شتانەکەم بۆ تۆ ناو ئێمە ئێستا کاتێکە مرۆڤ چاکە لەگە بەرامبەرەکانی ئاکات تا چەند هەست بە ئارامی ڕۆحیەکە خۆشیەکاتەوە خەوە لانی خواوەیەوە ئەو دڵخۆشیە لای خۆیان هەر مرۆڤ بتوانێت سەداقەیە بگات قسەیەکی خۆشگا لە خۆی دڵخۆشە بێت لەبەرەوەی ئەزانێت کارێکی چاکی کردووە ئەمە گرنگە خۆشەکانمە لەگە خەڵکیدا بەشکەین زۆریش وەڵا بەدڵنیایەوە خۆشەکانمان لەگەڵ خەدراوسێ و کەس و کارە بتوانین بەشکەین ئەوە شتێکی زۆر باشە چۆن بتوانێت خۆشەکانمان لەگەڵ وەڵا بەتەبایی بەبرایەتی بەدەل لە برایەتی بە نمونە بەڕێزت خوا ئۆتۆمبیلێکی پێبەخشیویت لە ڕووی مادیەوە مادی و باشە چیتە چیاگە مناڵەکانی خوشکەکەت براکەت دراوسیەکەت خزمەکەت لە کۆڵانەکە تا کەسێکی تیاستەکەی هەژارە توانای بچێت بۆ سەیران توانای 2 کیلۆ گۆشت بکڕێ بچێت بۆ سەیران چیتە چێ جمعەیەک لە جمعەکانی ئەم بەهارە لەگە خۆتا بیامەیتە دەرەوە درێخیم لێ نەکردنەوە درێخیم نەگرێت حاڵەتەوە شتێکی باشە زۆریش خۆشی باشکردنەکە ئەمەیە بالفعل وایە کردەوەیکی جوانیش هەر لە کۆمەڵگا بۆ نمونە جاری وهەیە مناڵە بینێت دراوسەکە چێ بۆ سەیران ئەڵێ دایکە بۆ ئێمە نەچین باوکە بۆ ئێمە نەچین نازانێت چۆن ئەو مناڵە تێگەیەنی بالفعل جوان ئەوە کردەوەی جوان لەو کۆمەلگا گەرز پەلی پێ بدرێت تا گرنگە ئێمە بتوانین ئابە و جۆرە هاوکاری یەکتر بین بالفعل بەڕەوەڵا بالفعل تۆ کاری وا کردوایە بەڵێ من دراوسەکانم ئەو کاتانێک ئەو کارت کردووە لە ڕووی ڕۆحی وەستە بەچی کردووە بەخۆشی ئەوانیش دڵخۆشە طبعا هەروەڵا من بوونبوونا ئێستا من خۆم لە هوانە لە گەڕەگە شعبەکانە هەیە ماڵ هەیە لە تقریبا لە منۆ دوورە باوەڕەکەی پاوتی یەک جار نەچوون بە سەیرە بەس لە منۆ دوورە ئەجا عایلەیشن ئێمە ئەگەر هەوڵ بین لەوەی کە خوا پێبەخشیون هەر کەسە لەلایەن خۆیەوە چاکێ بکە ئەزانی خەمەکان وردە وردەکەمە بنەوە بالفعل وایە بالفعل هەروەڵا وایە بالفعل خۆشیەکان لەگەڵ کێ یعنی وەکو لەگەڵ میلەتە لەگەڵ دراوسەکەتە لەگەڵ خوشەکەتە لەگە براکەتە لەگەڵ خزمەکانتە لەگەڵ بێگانەیەکە لەگەڵ هاونیشتیمانیەکی شارەکەتە ئەبێ یعنی ئێمە لێبوردەیمان بێ ئەبێ برایەتیم پارێزین ئەبێ گونجاوین لەگەڵ دەرودا دراوسێ و خزم و کەس و کار و بەو شێوە خۆشەویستی درستە بێت لە نێوان هەمومانە بەنمونە بەڕێزت ئۆتۆمبیلێکت هەیە لە ڕووی مادیشەوە باشیت هەموو هەفتەیە یان 2 هەفتە جارە ئەچی بۆ سەیران دراوسێکت لەوانەیە ساڵێک تێپەڕێ لەبەر نەبوونی نەتوانە بچێت بۆ سەیران چی تێچی ئەگەر جمعەیەک لەو جمعانە تۆ ئەم مناڵانی ئەم دراوسێتە لەگە خۆتا بەریتە دەرەوە شتێ باشە ئەوە زۆر شتێکی باشە و ئەوە یعنی بەڕاستی ئەوە معنای خۆشەویستیە ئەوە معنای نیشتمان پەروەرە ئەوە بەڕاستی تۆ شعورەکەی کەوا ئەو خەڵکانەی شتر ئەو کاتە تۆ خۆشتیانە ئەوان خۆشەکان بەم جۆرە بەشەکە کاتێکە مرۆڤ چاکە لەگە بەرامبەرەکانی ئاکات لە ڕووی ڕۆحی وەزدە چیەکە زۆر ئاسوودا بێ یعنی ئەوانیش دڵخۆشە بن ئەوان دڵخۆشە بن حتمما مەڵێ وایە ئەم ناحەی ئاینیەوە ئەوە تەمان زۆر ئەوە واجبێکی خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یعنی هاوسێ دەراوسێ خزم سلەی ڕەحم ئەوانە هەمووی زۆر گرنگە تۆ لە ڕێی ئەوە ئەتوانی خۆشیەکان ئێمە گەلنا خۆمانە هاوکاری یەکتری بین خۆشەکان بەشکەین حەز ناکەیتر وردەوەردە خەمەکان کۆتایی دێ بەڵێ ئەوەی ڕاستی ئەوە ئیمانی بە تەواوەتی بەخوا بێ خەمی نییە نازانم یعنیتە خەم بۆچی تێ خەم یەکێکە بڕواینەوێ و بە دنیا بە قەیامەت و بێ ئەنا تۆ بڕوات بێ هەموو شتێک خوا ئاسانیەکە بۆتی شەڵ خۆشیەکانمان پێویستە ئێمە خۆشەویستی لە ناخی خۆمان نابێت تا بتوانین خۆشەویستی لەگەڵ ناخی خەڵکە جێبەجێ ئۆتۆمبیلە هەیە بەڵێ تا چەند هەوڵت داوە لە وەرزی بەهار و چوونە دەرەوە لە ساڵین ڕابردوودا بە نەمونە هەست ئەەکەی خوشکەکەت براکەت خاڵەکەت پورەکەت ئامۆزاکەت دراوسیەکەت ئۆتۆمبیلی نییە ناتوانێت منداڵەکانی بەرێ بۆ سەیران
تا چەند هەوڵت داوە جمعەیەک لە جمعەکان کە ئەچیتە دەرەوە بۆ سەیران ماڵ و مناڵێکی لەو عیلە هەژاران لەگە خۆتا بەری بۆ ئەوانیش هەستکەن کە ئەچنە دەرەوە وەرزی گەشت و گوزار و خۆشی ئەوانی جە وەرگن نەک دانیشن لە ماڵەوە چاوەڕێی دراوسەکەیان کرد سەی دراوسەکەیان کە بڵێ ئەوان چون بۆ سەیران بۆ ئێمە ناچین. بەڵێ ڕاستە وەڵام من چەند جارێک ئەوم کردووە هەوڵم داوە یعنی خەڵکیشم لەگەڵ خۆم بردووە کە زانیمە سەیارەیان هەیە پێی داویستی یعنی پێویستە ئەوی شە بکرێت 2 کیلۆ گۆشتی زیایە ئەکرم لەگەڵ یان خۆشیێکە خەیتە دڵی خێزانێکی کەوە دۆزانی ئەگەر ببیتە هۆکارێک بۆ ئەوی کە خۆشی خەیتە دڵی خەڵکەوە بە دڵنیایەوە خوا چەند قات خۆشی خارە دڵیتەوە تەبان ئەوە ئینسانە یەکێک دڵی کەسێک خۆشکە خوش بێگومان چاکەی ون ناکات کەواتە گرنگە ئێمە خۆشەکانمان بەم جۆر لەگە خەڵکا بەشکەین. بەڵێ بێگومان وایە یا جاری وها بۆ نمونە هەمومان مناڵمان هەیە و لێمان قەوماوە شەوی وها بۆ مناڵەکە و تای لێ بە نمونە سەعاتێکی شەو 2 شەو ئەیفرێنی بۆ خەسەکانە جاری وایە کابرا سارێکی نەبی بات ئەو مناڵە تابیانە بۆ ئازارۆ تلاوەتە یاخود زۆر جاخواانە خۆسەگیانی لەدەست داوە ئەین تۆقی چێکە ئەگە دراوسێکە و تەقەبا لە دەرگاکە و بڵێ ئەو مناڵم بۆ گەینە خەسخانە با لە خەوەستی چیتیایە هیچ شتیانە ئەوە هاوکاریە هاوکاری پێویستە ئینسان یارمەتی دەور و دراوسێ بە کەسوکاری ئەو کەسانی کە نەدارن ناتوانن توانیان نیە یارمەتیان بە خۆشیەکان بەشکەن لەگەڵ یەکتریا شتێکی باشە ئەمە شتێکی زۆر باشە بۆ گشت لە بڵێ هەتا ئێرە هاوڵاتیان پێیان وایە گرنگە مرۆڤ لەگەڵ چواردەورەکەیە خۆشەکانی بەشکات چکۆم بە دڵنیاییەوە ئەمە حقیقەتێکە کە قابلی مناقەشەکردن نییە هەر کەسێک بێتە هۆکاری ئەوەی کە دڵی کەسێک خۆشکات بە دڵنیاییەوە خوای گەورە چەندین قات خۆشی خار دڵی ئەو کەسەوە بمانوێ نەمانوێ شتێگەیە کە پێی وتری لە ناخەپیوترێ پەیوەندی ڕۆحی ئەم پەیوەندی ڕۆحی ئۆتۆماتیکی کاتێک دەکەوێتە کار کە تۆ هەستەکەی چاکەیەک دەکەیت هەستەکەی عیبادەت دەکەیت هەستەکەی کە دڵی کەسێک خۆش ئەەکەی لەم کاتەیە مرۆڤ بەبێ ئەوەی خۆی هەستی پێکات خۆشیەک و فەریحەیەک بەناو دڵی دادەیە کە ئەمە هەرگیز بە پارە ناکردێت بۆیە زۆر گرنگە ئێمە لەم وەرزی چوونە دەرەوەدا لەم وەرزی بەهارەدا چاورکەینەوە بزانین لە گەڕەکەمانە لە خزم و سوکار و چوادۆرەکەمانە کێ ئۆتۆمبیلێکی پێ نییە کێ توانای ئەوە نییە کە 2 کیلۆ گۆژ بۆ منداڵەکانی بکڕێت هەوڵ بین یەکێک لەو جمعانەی کە ئێمە دەچینە دەرەوە بۆ سەیران یەکێک لەو خێزانان لەگە خۆمانە بەرین و تا ئەوانیش هەستکەن خۆشی دەبینن تا ئەوانیش هەستکەن ئارام دەبنەوە تا ئەوانیش هەستکەن سروشتی جوانی کوردستان دەبینن تا ئەوانیش هەستکەن کە دڵسۆزێکیان هەیە بۆیە زۆر گرنگە ئێمە ئاگامان لە حاڵی یەکتری بێت خۆشەکان باشکەین چونکە وەک دەوترێت هەتا سەر کەس لە تەنگانەیان نابێت و کەسیش لە فەرحانەیان نابێت من 20 ساڵەوە پێش منداڵێکی بچووک بووم ئێستا بوومەتە کەسێک و بەرنامەیەکم هەیە لەوانێت چەندین ساڵی دیکە خی گەورەشتی باشتر کا بە نسیبم ئەو منداڵش کە تۆ ئێستا ڕەنگە زۆر بایەخی پێ نەدەی لەوانەیە دوای چەند ساڵێکە بێتە وەزیرێک بێتە سەرۆک وەزیرانێ بێتە ئەندام پەرلەمانێ ببێتە کەسێکی کار بەدەست لەم شارەدا و خزمەت کار بۆیە زۆر گرنگە ئێمە بە تایبەتی بایەخ بە دەرونی منداڵ بدەین وا لە منداڵ بکەین هەست بە خۆشی بکات زۆر منداڵمان بینیوە ئاوە کە دراوسەکەی چێ بۆ سەیران بە دراوسەکانی هەڵەڕوانێت خواخوای ئەوەیەتی وەک کوردەواری دەڵێ خوڵکێکی بکرێ بڵێ ئادەی با بچین بۆ سەیران بۆیە زۆر گرنگە ئێمە لەم کاتێ ئاگەمان لە حاڵ یەکتری بێت بە تایبەتی هەندێک جاریش منداڵ نەخۆشەکەوێت لە شەوێکی درەنگە لە سەعاتێکی شەوە 12 شەوە 2 شەوە منداڵ جاری وایە نەخۆش دەکەی پێویستی بە خەسەخانەیە پێویستی بە نەخۆشخانەیە زۆر ئاساییەکە دراوسەکەمان تەقال لە دەرگاکەمان بدا بڵێ ئەو منداڵم بۆ گەنە تا خەسەخانە با ئێمە لە خەوەستن چیە قەیچەکە خۆمشی ڕوو نادات ڕەنگە لە مێژووی تەمەنی تۆدا 2 جار 3 جاشتی وا ڕوو بدات بۆیە خۆشی بەشکردن لەگە بەرامبەرەکانە هەم خوا پێخۆشە هەم پێغەمبەرمان درود و خوای لێ پێخۆشە هەم مرۆڤاتی پێخۆشە هەم پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێز دەبێت هەم لە ڕووی ڕۆحیەوە هەستەکەی کە کارێکی باش کردووە ئێمە هیوادارین خەڵک لەم بەهارەدا ئاگای لە حاڵی ئەو کەسانە بێت کە نەبوون کە نەدارن کە توانیان نییە بچن بۆ سەیرانێک هەوڵ بدەن دڵی بەرامبەرەکانیان خۆشکەن داخوای گەورە خۆشی زیاتر بخات دڵی ئەو کەسانەوە دەستێک لە کاتی کەوتنا ڕاستی بکاتەوە باشترە لە 100 دەست لە کاتی سەرکەوتنا پیرۆزبایی لێ بکە سەرەتا بۆی
خۆشەکانی خۆ بەشکەوێ وەکو برایانە سەریەوانی ترکێت دانێ لە هەفتەیەکات 4-5 جار لەگەڵ هاوڕەکانتا لەگەڵ ماڵەوەی بچیتە دەرەوە چیتێچە یعنی تۆ هیچی تێ ناچێت ینی ئەو ڕۆژە ئەو سویچە بێ بۆ خزمەوە بڵێ تۆ لەگەڵ ماڵ و مناڵەکە تا بچیتە دەرەوە زۆر ئاسەیە هەم کە خۆشێک لەگەڵ بەشکی دڵنیا بە ئەگەر توش ناخۆشی بێ و ناخۆشێک لەگەڵ بەشەکەس کە من خۆشەکەم لەگەڵ بەش کردی دڵنیا بە تۆش ئەوە لەبیرە کە من خۆشم لەگەڵ بەش کردی لا شتێکە بیا لە خۆش ناخۆش تۆ لەگەڵ مابیست پیاغەمبەری خۆ عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی ئیمانی نییە ئەو کەسەی ئەوی بۆ خۆی خۆش بوو براکی پێی خۆش نەبێت چۆن بتوانین خۆشیەکانمان لەگەڵ خەڵکا بەشکەین وڵی ڕازگۆ بین لەگەڵ یەکتریە بە بیر و باوەڕێکی ڕازگۆیانە لەگەڵ یەکتریا قسە بکەین کەم و کوڕیەکانی یەکتری لای یەکتری گەورە نەکەین بە ڕازگۆیی ئەگەر کەم و نوقسانیەک هەبوو لای یەکێک بەڕاستیەکەی پێ بڵێن نەک شتەکەی لێ گەورە بکەین وەرزی چوونە دەرەوە گەشت و گوزار دەستی پێ کردووە بەڕێزت ئۆتۆمبیلت نییە من دراوسەی تۆم ئۆتۆمبیلەکەم هەیە تا چەند گرنگە کە تۆ نەبوویت نەداریت من هەوڵ بام یەکێک لەو هەفتانەی کە دەچوە دەرەوە بە سەیران تۆ ماڵ و منداڵ لەگە خۆمە بەرن بە ئۆتۆمبیلەکەم بڵم بە ئەمانیش لەم خۆشەدا بەشدار بن و هەوڵبین دڵی دراوسەکانمان دڵی خزمەکانمان دڵی دۆستەکانمان خۆشکەین بۆی ئەوانیش هەز بە کەمینەکەن بەڵێ بیدایەت من ئیشارەتم بۆیە کەوتم ڕازگۆ بین لەگەڵ یەکتریا بۆ مەفهومە زۆر ئەگرێتەوە کە دراوسەیەکمان برایەکمان خوشێکمان کە زانیمان کەم و کوڕی هەیە لە ڕووی مادیەوە لە ڕووی سیارەوە لە ڕووی هەشتێکەوە ئەبێ هاوکاری بکەین بالفعلەوەی کە جەنابیشی ئیشارەتی پێدا خۆ دنیا کاون نابێ من ئەگەر سیارەم هەبوو جێگای دراوسەیەکم هەبوو با لەگەڵ خۆما بیبم وە ئەگەر من مانیەکە دوو جار چوومە دەرەوە باس سیارەکەشم ئەگەر بیدەم بۆوان هاچوی پێ بکەم قەیچێکە بە عایلەوی پێ بڕن بەم لاولایە ئەمە کارێکی باش نییە بە ڕای تۆ کارێکی زۆر باشە و هیوادارم هەموو کەسێ لەوا بیر کاتەوە هاوکاری یەکتر بین و کەم و کوڕیەکانی یەک چارەسەرکەین چکم ئەمە زروفی هاتۆتە پێشەوە بەڕاستی با ڕازگۆ بین لەگەڵ یەکتریا خەڵکی ئەم وڵاتە بەرەو نەبوونی ئەڕوات خەڵک زەرورە خەڵک هەیە لێتان ناشارمەوە پارەی پاسی پێ نییە بۆ هاتوو چۆکردن خەڵک کری خانی پێ نییە بیدا هەیە پارەی مناڵی پێ نییە بیدات قەیچێکە تێچێت تۆگە دووەمە کیلۆ گۆشت داتر بکڕی لەگە خۆتە با 4 کەس دەی بخۆوانە ڕاستە ڕازگوۆیە ئەگەر گۆشت بەری بۆ ئەمە بەنسبەت سەیرانەوە ئەگەر سەیرانیشمان نەکرد سەیرەکەی ئێمە دراوسێمان هەیە نەبووە خەڵک هەیە نەبووە لەگەڵ مناڵەکانمانە لە مەکتەب قەیچەکە با هاوکاری بکەین ئەوە شەر نییە لە هەر لەبارەی سەیرانەوە لەبارەی نەخۆشێک ئەبینین قەیچێکە کاچین بەلایە ئەزانین نەبووە بە 100,000 بەزر و ئەمڕۆ ئەگەری شێکەکەی بوو 500,000 لە ماڵە با 100,000 بەژێر سەری نەخۆشەکە ئەو لە سەیرانەکە چارەسەرترێکش و باشترێکیشە گرنگە خۆشەکەمان بەشکەین بەڵێ بێزەبە دەبێ لە خۆشی و ناخۆشیە وەکو یەک بژی پەیوەندیەکان بەهێزەکەوایە بەڵێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بالفعل شتەکانمان دووسۆزیەکانمان ئەبێ بچەسبێنین لە ناو ناخی یەکتریە سەرەتا بۆی خۆشەکانی خۆ بەشکەوێ وەکو برایانە سەریەوانی تر بێت نابێ فەرقی لە بینی مەسەرەن کەسێکا کە بیرۆڕایەکی جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی بیرۆڕای جیاوازی خۆت ئەبێ وەکو یەک سێری ئەوان کە ئین جاوتوانی سەرکەوی بۆ نمونە جەنابێت نەخۆشێکت هەیە لە ماڵەوە چیتی ئەچێ بە نمونە ئەگەر دراوسیەکەت خزمە نزیکەکەت هاوکاری تۆ بێت جارێ لە جاران لە مایەکە دوو مانگ سێ مانگ جارێکا بێت عیلاجی ئەو نەخۆشە بخاتە سەرخۆی بۆ مانگێک چیتی ئەچێت هیچی تێ ناچێت ئەگە کەسەکە توانە هەبێت زۆر ئاساییە یعنی ئەبێ خۆی کەسەکە شعورکە کە تۆ مەسەلەن خزمێکی نەخۆشە دەیە بچی یارمەتی بی بچی هیچ نەبێت سەردانی بکەیت هەر بە قسە خۆشە کابرات یعنی هەر فکریان تۆ بیری لێکەرەوە یان بۆ نمونە وەرزی چوونە دەرەوە گەشت و گوزار سێران وا دەست پێیەکات جەناب ئۆتۆمبیلێکی پێیە سێدەکەی ماڵی ڕفیقەکەت ماڵی باوکی ڕفیقەکە ئۆتۆمبیلیان نییە چی تێچێت تۆ هەفتەیەک لەو هەفتانە بڵێ ئەمە ئۆتۆمبیلەکەم بە ئەم هەفتە لا ئێوە بێ ئەمڕۆ لا ئێوە بێت سەیرانی خۆتانی پێ بکەن هیچی تێ ناچێت تۆ ئەو ئۆتۆمبیلەی خۆتە داوانێ لە هەفتەیەکات 4-5 جار لەگەڵ هاوڕەکانتا لەگەڵ ماڵەوەی بچیتە دەرەوە چی تێچێت یعنی تۆ هیچی تێ ناچێت ینی ئەو ڕۆژە ئەو سویچە بێ بۆ خزمە و بڵێ تۆ لەگەڵ ماڵ و مناڵەکە تا بچیتە دەرەوە زۆر ئاسەیە من خۆم زۆر ئاسەیە بەلام گرنگامە
زۆر گرنگە بەڵێ خۆشی بەشکردنە خۆشی بەشکردنە بە دڵنیاییەوە ئەویش حەزەکان ماڵ و مناڵیە حەزەکان خۆشیەکانی بەشکە لەگەڵ تا چەند مرۆڤ کاتێک خۆشیەکانی بەشەکە لەگە بەرامبەرەکانیە تا چەند هەست بە خۆشی و ئارامیەکە لە ڕووی ڕۆحیەوە بەپی کەسەکان کەوتەوە یعنی بە کاتێکە چاکەیەکی هەست بە ئارامی ڕۆحیەکەی زۆر لەوە خۆشتن نیە کە چاکەیەکی بەرامبەر بکەیت ئێستا من مەسەن ئافرەتێکی پیرە بینم لەسەر جادەکەی شتە فرۆشێ سەوزا فرۆشێ ڕاستە ئەوە کاسپیە ڕاستە ئەوە بۆ گیرفانی خۆی بە شێوەیەکی حەڵاڵ پێیاگە بەس زۆر پێم ناخۆشە لەو تەمەنەیە لەویا ئیشەکە ینی زۆر ناخۆشە یعنی ئەو نمونەیەکە لەوانە ینی تۆ هەر ینی لە دڵتەوە هەست بە شتێکەکەی ئەڵێ خۆزگە من لە جیاتی ئەو بمتوانیا ئیشەکەم کردە پارەکەم باە بۆ لە وڵاتی ئێمە هەموو قیم و ئەخلاقە جوانەکان کۆتایی هاتووە جارشکە مەگەر شۆڕش شێشکە بکرێ ئەو شۆڕشانەی کراون هەمووی چێواشەکاری بووە هەمووی عفەوی بووە هەتا ئێستا بەوەز لە سیاست بێنین بابەتەکەمان پەیوەندێکی کۆمەڵایەتیە بابەتی کۆمەڵایەتیە کە سیاست لەم ڕۆژەیە چۆتە هەموو سوودێکی ژیانی ئێمەوە هەموو شتەکان سیاست داگیری کردووە باشە من لە تۆ پرسم ئەو وەرزی چوونە دەرەوە و گەشت و گوزار و سێران دەستی پێ کردووە تا چەند گرنگە بەڕێزت کە ئۆتۆمبیلێکت هەیە دراوسیەکەت پورزاکەت ئامۆزاکەت خوشکەکەت ئۆتۆمبیلی نییە دەسەڵاتیشی نییە بچێرە دەرەوە مناڵەکەمەرێ بۆ سەیران 2 کیلو گۆشتەوە بکڕێ چی تێچێت تۆ ئەگەر هەفتەیەک لە هەفتەکان لەگە خۆتا بیامەیتە دەرەوە یاخود بڵێ کاک ئەمە سویچەکە بە ئەمڕۆ لە ئێوە بچن سەیرانی خۆتان کەن جاواگەر من لەبەر چاوی ئێوە و کامێرەکەتانە باسیەوە بابسی کۆمەڵشتی جوانکە ئایا ئەو شتە جوان لە ناخی ئێمە هەیە پەروەردە بووە ئەو شتە جوانە نییە وانە نەژبوو بێ ئێمە هەدفمانەوەی لەم بەرنامێدا ئەمە دروستکەین پێم وانە کاتمان زۆر ماوە بەڵامەرە بوو ئەمە شتێک نییە تازە بێ بڵێ وڵا کولتورێکی ترێ ناومانە ئەمانە بردیان ئەمانە نیان هێش ئەم دەسەڵاتی باش ئێمە بۆچی هەموو سیاسەکان هەمیان کۆکەرەوە ناگەنە 500 کەس لەم کوردستانە بۆ کردومانە بە شتێکی زۆر مهم لە خۆمان ئەوانە مهم نین ئێمە زلمان کردوون ئێمە با هەوڵمە پەیوەندی کۆمەڵاتەکە خۆمان بێسکەن ئەمان کەیفی خۆیانە چیەکەن بە تاکید ئەوە شتێکی وایە ڕاستە بەڵام ناکرێت لەبەر ئەوەی ژیان اقتصادە ئەوەی کە خەون جیایە خەیاڵ جیایە واقع جیایە عفوکە تۆ ناتوانانی دراوسێکە و هەفتەیەک لە هەفتەکان لەگە خۆدا بریت دەرە بۆ سەیرانێک بڕوان پێ بکەن نەماوە ئەو هەستە نەماوە ئەو هەستە نەماوە دروستیکەینەوە هیوادارم ببێ دەبێ ئینشەڵڵا دەستەکە ئینشەڵڵا بسم الله الرحمن الرحیم پیغمبری خو علیه الصلاه والسلام فرمی ایمانی نیه او کسی اوی بو خوش بو بلاکی پی خوش نبیس یمش کمانی بتوانی ام حدیث له خمان تدیق کین پیسا اوی کبیم خوشا مثلا من امر چون بو سیران قیچ که بعد درس کوم کوم ازان کنیتی بعدی کیلو گوش کم 2 کیلو گوش تکرم الحمدلله او خوش کم هم خوش لكم راضی کم هم راضی بونی خوش و با اسانی نیه براسی هولدانی لیبرانی ویس امروز شاکو باشه به هم کس ناکیس امر ليبري الانسان اللي نبري صحابه شلون يعني ام بينا بجندستي اما بمشي هذه كامر لا ايميا ليبرهون فوق اما انسان يكون قوش يخيم بلان اول بو خوي في خوشبو بو بلاكي في خوشبو اما ده مش ناكي تلاقي بو بلاكي اما دو مالك لقا كادو بشو اما بو نتواني وكي اجل وابكين دنيا بلوي اجل دنيا بلوي وقت جاي صحابه ارجي گرنگە خۆشەکەمە لەگەڵ ترا بەشکەین هەم خۆشێک کە خۆشێک لەگەڵ بەشکی دڵنیا بە ئەگە تۆش ناخۆشی بێ و ناخۆشێک لەگەڵ بەشەکەس کە من خۆشەکەم لەگەڵ بەش کردی دڵنیا بە تۆش ئەوە لە بیرە کە من خۆشم لەگەڵ بەش کردی لا شتێکە لە خۆش ناخۆش تۆ لەگەڵ مابیست کاتێک مرۆڤ هەست دەکات لە بەرامبەرەکانی چاکان لەگەڵ ئاکات لە ڕووی ڕۆحی وەز بە چیەکە بەڕازی ئەو شتی خۆی لاحی ئەوەی کە ئەواکات دڵنیا بە لە ئیمانەوە واکات دەروینی مرتاح بۆی بۆی کات والله من ئەگە ئیمانم پێم خۆش نەبی ناتوانم یامی دۆ نادەم بەس دیارە لە دڵۆ زۆرم پێ خۆش ئەوی چی هەمەدا ئیمانەکەم هەمەدا کە یامەی تۆ بدەم بۆی هەمدەنی خۆ مرتاحەکەم هەمدڵی تۆش خۆشەکەم بەتابەتی ئەمڕۆژ کە هەتیوانێکی زۆرمانەیە بێنەوایی زۆرمانەیە کە مەندامانێکی زۆرمانەیە ئەمڕۆ بتوانین دڵی کەسی خۆشکەیت دڵی بەتابەتی دڵی هەتیوێک دایم نەکوەکو ڕیای ئەمڕ لەکەڵاکی جەنابەوە ئاواتمەوە بۆ بتوانم دڵی بەرامبەرەکەم خۆشم چونکە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات فەرمی دڵی بەرامبەرەکە خۆشکە ئەگە بە زادەخەنەیەکش بێت زۆرم پێ خۆش ئەگە ئاواتم بەتابەتی مناڵی هەتیو چکە لەبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وسەلام بە هەتیو لەدایک بوو هاتیو ڕاستی لای من زۆر ڕێستابەتی ئەمڕۆ دایم بەش کەسێکەڵم ئەگە ئەتوانین دڵی هەتیوی خۆشکە بەستە بۆت کە دوعایەکەتی وەرت بۆ قوبڵ بێ لای خوا بەس چکات دوعای ئەوانە لای خوا ڕەت ناگێتەوە
دەستێک لە کاتی کەوتنا ڕاستی بکاتەوە باشترە لە 100 لە کاتی سەرکەوتنا پیرۆ سەرەتا بۆی خۆشەکانی خۆ بەشکەوێ وەکو برایانە سەریەوانی تر بکەیت دانێ لە هەفتەیەکا 4-5 جار لەگەڵ هاوڕەکانتا لەگەڵ ماڵەوەی بچیتە دەرەوە چی تێچێ یعنی تۆ هیچی تێ ناچێت ینی ئەو قزمە وڵی تۆ لەگەڵ ماڵ و مناڵەکە تا بچیتە دەرەوە زۆر ئاسەیە هەم کە خۆشێک لەگەڵ بەش کردو نیابە ئەگە تۆش ناخۆشی بێ و ناخۆشێک لەگەڵ بەشەکەس کەم لە خۆشەکەم لەگەڵ بەش کردی دڵنیا بە تۆش ئەوە لەبیرە کەم لە خۆش لەگەڵ بەش کردی لا شتێکە بیا لە خۆش ناخۆش تۆ لەگەڵ مابیست پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی ئیمانی نییە ئەو کەسەی ئەوی بۆ خۆی خۆش بوو براکەی پێی خۆش نەبێت پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت